بەڵێ لە دەستپێکە باسمان کرد کە تەوەری ئەم ئێوارەی کاتژمێر 18 تایبەتەکەین بە یاسای قەدەغەکردنی چەک یاخود یاسای مۆڵەتدانی چەک لە هەرێمی کوردستان کە ئەم یاسایە ئەمساڵ لە مانگی دووە دەرچووە و یاسایەکی باشە و کۆی کە شارەزایان و پەرلەمانیش بۆ خۆی باسی لێواکە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت. ئێستا کە خەریکە یاساکە جێبەجێ دەکرێت کە ئەمە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و وەلایەنە پەیوەندیدارەکان هەستاون بە جێبەجێکردنی یاساکە. با بزانین ئاخۆ ئەو ئاستەنگانە چییە کە لە کاتی جێبەجێکردنی یاساکەدا دێتە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان. ئاخۆ بزانین پەرلەمان بۆ خۆیان تا چەند چاودێری جێبەجێکردنی یاساکەکەن. لەسەر ئەم پرسە بەڕێز حکمەت محەممەد بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ و گفتوگۆی باسەکەی لەگەڵ دەکەین. بەڕێز حکمەت ئێوارەتان باش، سپاس بۆی کە ئاماجەن لەگەڵمان. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەم یاسایە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە ئێوە تا چەند چاودێری جێبەجێکردنیەکەن چونکە وەکو باس دەکرێت یاسایەکی باشە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت. ئێوارە باش بەڵێ یاسایەکی گەلێکی ڕێکوپێک و یاسایەکی دەوڵەمەندە یاسایەکێک و سزایەت باشت تێدا هەیە یعنی ئەگەر بێت و سەرپێچی بێنەکردن و هەم دەمێ دەستوریژی بچەکێکی بێتەدان دیسا گەلێک ڕێنماییت هەیە و ئەگەر ئەو مەرجەش وی کابرایی نەگرن هەنگێ ئیجازە بۆ نایەتەدان. وەکی درێژی چاودێریامە لەسەر حکومەتە هەرێما کوردستانی پشتی و ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی ئەو بڕیارە دای بڕاستی جهێ دڵخۆشیە هەمی لایەکەیە و لەبەرێ ئەم داخوازێ یعنیش ئەحزابێ سیاسی بکەین بەرپرسا بکەین و هاریکار بن گەل هێزت ناوخۆ بۆ جێبەجێکردنا ئەڤی یاسایی و هەر دیسا داخوازش هاوڵاتیاژی بکەین و هەر چ زویە چەکێت خوا بینن تەسلیمی حکومەتێ بکەن و بێنە قەرەبۆکردن و ئەو چەکێت و ئیجازەژی پێ بێتە دانێ ئەواناژی بێن داخوازێ بکەن داک و ئیجازە بۆوانە بێتە دانێ. کاک حکمەت ئێوە هیچ کێشەیەک یا ئاستەنگێگە بینن لە بەردەم جێبەجێکردنی یاساکەدا؟ هیچ کێشەیەک نابێتن بەس وەکی مگوتی ئەگەر لازمە یعنی هەمی ئەحزاب سیاسیت هاریکار بن ji ber ku ev yasayê henê yasayekek ku hemî takekî xelkê herêma Kurdistanê ve girêdayî ye û bo paşerojê jî yanî ku neweyet me neelim ne hindê ku teqekê bes sîleh li ber çavê wan nabît û xwe em hemî jî dizanin ku ev çendîn cara yanî tawanêt mezin hat nekirin çekî eger bêt û ev yasa cêbecê bîtin ew tawane de gelek kêm bin. باشە بەڕێز حکمەت تەنها ئەم یاسایە بەسە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچێنراوە بۆ ئەوەی ڕێگری لە کوشتن و تاوانەکان بکە یاخود نەخێر دەبێت چی دیکە بکرێ بۆ ئەوەی کە تەواو ڕێگری لە کوشتنەکان بکرێت لە هەرێمی کوردستان؟ نەخێر یعنی هەتا ڕاددایەکێ دەڕێگریش vê کوشتنەیە تەکردن بەس وەکی درێت هەندێک ڕێکی دیژی بێخنەبەر یعنی خاصەتەن توارێ پەروەردەدا و هشیارکردنا خەلکی هەرێما کوردستانê lazime yanî hemî ew kesên ku pê meعنî pê rabin û xelkê hişyar bikin û biçîka perwerde bikin û yanî lazime ew rênmaya jî wa rênmaya jî bêxneber belê. ئەمانە بەچی ئەکرێ هۆشیارکردنەوە و پەروەردەکردن و بە ئاگایی ئەمانە بەچی ئەکرێ کاک حکمەت ینی دەبێت چی بکرێ ئەمە ئەرکی کێیە لە ناو کۆمەلگایە؟ یعنی وەختێ من دەست پێکێدا بەحث کردی و ئەحزابێت سیاسی هاریکار بن من مەبەست ژێئاو بوو ئاراستەکردنا خەلکی هەرێما کوردستانی ئەحزابێت سیاسی ئەتشێن تەدەخولێ بکەن و خاستان ینی پڕێکا کەناڵە تەلەڤیزیۆنی و ینی مەقسەدا من هەمی ئالیەتێت ڕاگەهاندنێ و هەروە ساڵ پەروەردا مامۆستا ئاو ژی بێتن ئەوی بابەتی ینی بێخنارە. کاک حکمەت بەلامەوە گرنگە بۆمان ڕوون بکەیتەوانێ بزانین بۆچی زۆر تەکید لە ئەحزابی سیاسیەکەی لە هێزە سیاسیەکانەکەی لە هەرێمی کوردستان بۆی هاوکار بن چونکە بیرمان نەچێ کە قسەیەک و گلەیەک و ڕەخنەیەکی زۆر لە ئەحزابە سیاسیەکان هەیە لە هەرێمی کوردستان دەڵێن ئەوان بوونەتە هۆکاری ئەم ڕۆژە کە ئاوا کوشتن زۆر بووە چونکە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە هەڵمەتەکانیان بەتایبەت لە بانگە شێڵبژاردنەکان بەخشینەوەی چەک بۆ بە هاوڵاتیان. بله یعنی مقصدام الفری ئەوە و ئەو بەرپرسێت
دبینی کۆمەکە حیمال گەل یان یعنی gelekîş hindê pitir ku pêtivî hindê ku kadê çawa êne parastin mesela êne hîmayekirin ew berpirsa ji hecmê xwe zêdetir çekdara gel xwe digêrînin û her wiha yanî xizm û kes û karê wana hemît nivîsîne pêtiviye ji hîmaya zêdetirê ew yanî tivî ew diye çakîsaziyê da jî ew hîmayet zêde biçin erkê xwe li nav pêşmerga bibînin yan li nav asayişê yanî kalkîlê tomarkirîne meqseda min û her dîsa asayiş û hêzê pêşmergeyê jî polîs jî dema ku erkî dabin temame bespiştî bêne malê îstirahetê yanî lazim e çekê xwe deyne cebilxane ku kogeh bêne diristkirin çekê xwe deyne wêrê ku ew diyarda ne şayiste ya ku mesela hemî gava biçe ku nav bazarî wana da bêtin bête kêmkirin. باشە بەڕێز حکمت ئەمانەی باسیەکەی لە یاساکەدا جێ کراوەتەوانێ بە خاڵباستان کردووە ئاماژەتان پێ کردووە بەلێت یاسایدا جهێvê çendê jî heye ku dema hêzên navxwe yanîş pêşmerge bêne malê ku çekê xwe pêrine li meqaratê xwe cihê vî yasayî da belê cihê hey têda xaleka giring e yanî ku îşaret pêkirî. باش کاک حکمت ئەم بابەتە چەندە ڕەهەندی یاسایی هەیە کە لەگەڵ بەڕێستانە وەکو پەرلەمان گفتوگۆی لەسەرەکەم ئەوە نەش پەیوەستە بە تێکچوونی تەونی کۆمەڵایەتیەوە چونکە بۆ خۆتان نەزانن ئێستا کوشتن و خۆ کوشتن و هەموو ئەمانە بەداخەوە کەواڵین هێوا شێواژ ڕوو لە زیادبوونەکە هەر بۆیە حکوومەت یاریمی کوردستان هاتۆتە سەرخەت بۆی کە ئەم یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێ بەڵام پرسیارەکەی من لەسەر ئەوەیە بۆ خۆتان نەزانن کوشتنەکان تەنها بە چەک نییە ئێمە نامانوێت لێرەوە سەپۆرتی هیچ ئامێرێکی تر بکەین بۆ کوشتن بەڵام کوشتنەکان تەنها بە چەک نییە پەرلەمانی کوردستان چی دیکە ئەکا بە کورتی وەڵامم بەرەو سپاس دەکەم چی دیکە ئەکا بۆی ڕێگری لە تەواوی کوشتنەکان و خۆ کوشتنەکان بکات ئەگەر تەواویش نەبێت لانی کەمی بکاتەوە یعنی ئەگەر پرۆژە یاسایە و بێتە جێبەجێکردن و هەرچەندە پشتی بڕیارە بەرە سەرۆکی حکومەتێ ئاسایش و هێزت ناوخۆیە ئەرکی خەڕابووین و پشتی وێژی یعنی ئەس باشت زانم پەروەردەدا ژی شۆل سەر بێتەکردن و هەر دیسا ئیشارەتی پندێکەمەوە و ئەحزابێت سیاسی ئاراستەکردنا خەلکێ یعنی هشیارکردنا خەلکێ هاریکار بنگەل حکومەتە هەرێمە کوردستانێدا بۆ هەندێک و يعني خلكي هرمي هشيار بيتن جحيلت ما هشيار بنفا راستا يعني تني توان بشكل نايت كرم چندين جورت ديترجي يعني توان تينا كرن بس بيوستا خلكي ما هشيار بيتن بيوستا يعني خلكي ما بلو مدنيات تر بشيتن نابجم مدنية خلكي ما بلي يعني احتمال خلكي ما هرما كردستان جلك جهد دفرت ديتري مدني ترى بس لازم مدني تر بيتون من دوت اشارات بتشتكي ديجي بكم يعني دست خوشي الهزت ناوخويت هرما كردستان كم اگر ام براورديه كان كردستان وعراق ده بيني حمي باجرت عراق آرامی تدانين بس ابروكا ام بينن هرما كردستان آرامی باشه تداهي پەیامەکەت گەیشت بەڕێز حکمت محەممەد بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان سواز بۆی کە بەشدار بووی لەگەڵمان